ئێمە ئەمڕۆ لە تەلاری پەرلەمانی کوردستان و لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی میوانداری بەڕێوەبەری گشتی حەج و عومرەمان کرد و بەڕێوەبەری پارێزگاکان بۆ حەج و عومرە کە تێیدا زیاد لە 2 سەعات بە تەفسیل پرسیارەکانی خۆمان ئاراستەکردن. ئێمە دەمانەوێت کە بزانین ئایا ئەمساڵ پرۆسەی حەج چۆن بەڕێوە ئەچێ، ئەو پارەی کە لە حاجی وەرەگیرێ ئایا ئەو خەدەماتی کە پێشکەشی ئەکرێ شایستەیەتی لە مقابلی ئەو پارەیە کە وەرئەگیرێ، شوێنی حاجیان لە مەککە لە مەدینە، خواردنیان لە عەرەفات لە مینا لە مزدەلیفە و هەروەها ئەو ژمارەیە زیادی کە زیاد کراوە کە 2000 حاجیە، ئایا ئەمانە چۆن دیاری ئەکرێن، قورعیان بۆ ئەکرێ یان احتیاطەکانی ساڵانی پێشووتر لە شوێناندا ئەندرێ سەبارەت بە حەجی تیجاری ئەوەی کە ساڵانە ژمارەیەک دائەنرێ بۆ حەجی بازرگانی کە پارەیەکی زیاتر وەرەگیرێت لە حاجیەکی دیکە. ئێمە وەکو لیژنەی ئەوقاف بڕیارمانداوە و پێمان ڕاگەیاندون کە ئێمە بە هیچ جۆرە لەگەڵ ئەوانین کە ئەمساڵ حەجی بازرگانی هەبێت، چونکە بەڕاستی پاساوەکەی بە هیچ جۆرە نەماوە. لە ڕاستیدا سەرجەم ئەو پرسیارانەی کە ئێمە هەمان بوو و ئەو بەدواداچوونانەی کە ئێمە هەمان بوو لەلایەن بەڕێوەبەری گشتی حەج و عومرە و بەڕێوەبەری حەج و عومرەی پارێزگاکانەوە وەڵام درایەوە. ئەوان بەڵێنی ئەوەیان داوە کە هەم لە ڕووی تەیاران و گواستنەوەوە و هەم لە ڕووی سەکەنی مەککە و مەدینەوە لە ڕووی خواردنەوە بڕیاری ئەوەیان داوە کە بە شێوەی لە ئاستێکی زۆر باش لە ساڵانی پێشووتر باشتر کە خەدەمات پێشکەشی میوانەکانی ماڵی خۆی پەروەردگار بکەن. ئەو بەڵێنیان بە ئێمە داوە دیارە ئێمە زیاتر متابعەش ئەکەین و وردبینی باشتری شەکەین. بەڵێ بە تاکید ئێمە وەکو لیژنەی ئەوقاف لە پەرلەمانی کوردستان لیژنەی خۆمان ئەنێرین بۆ لە کاتی مەوسیمی حەجیشا بۆ ئەوەی کە بە وردی متابعەی هەموو ورد بە وردی هەنگاوەکانی حەج بکەین، بە تایبەت خەدەماتەکان کە چۆن پێشکەشەکرێت بۆ حاجیانی بەڕێز.